بینەران و بیسەرانی خۆشەویست سڵایەمەتان لەبێت دەم کاتۆم و کاتێکتان باش بێت ومێ دەکەم گشتلایەکتان لەر ساق بن تەندروستێکی باشتان هەبێت خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم و بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرما بن و سوود لەو بڕگە و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون. هەروەک هەمیشە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و تەوەری سەرەکیشمان دەبێت کە دواتر لەسەر بابەتەکان و لەسەر تەورەکان میوانمان دەبێت گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکان دەکەین و سەرەتاش دەچینە بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە بڕگەی دەنگ و ڕەنگە دەنگ و ڕەنگ یەکێکە لە بڕگەکان کە ڕۆژانە لە بەرنامەی ئەمڕۆ پێشکەشتانی دەکەین جا دەنگ و ڕەنگی ئەمڕۆمان مەرزیە فەرقیە بابێکەوە گوێبیستی بین. هەورامیەکان لەگەڵ ئەوەی کە بەوە ناسراون کە دەنگیان خۆشە لەگەڵ ئەوەی کە زیرەکن لە هەمان کاتیشتا بە شتێکی تر ناسراون یاخود تێبینی ئەوە دەکرێت کە هەورامیەکان تەمەنیان درێژتر یا بڵێت تێکڕای تەمەنیان درێژترە بە بەراورد بە دانیشتوان و هاوڵاتیانی ناوچەکانی تری کوردستان هەڵبەت ئەو هەورامیانی کە لە ناو هەوراماندا ژیان بەسەر دەبن نەک ئەو هەورامیانەی کە لە زووەوە یاخود ساڵانێکی زۆرە هاتوونەتە نێو سنتەری شارەکان ئەوە تێبینی کراوە کە کەمتر دووچاری نەخۆشیە درێژخایەنەکان دەبن هەڵبەت ئێمە بەرنمەیەکی تایبەتمان لەگەڵ دکتۆر تایر هەورامی لەسەر ئەم بابەتە کرد ئەو لۆ بەرنمەیەدا بە جوانی بۆی ڕوونکردینەوە کە هۆکاری تەمەندرێژی هەورامیەکان بۆچی دەگەڕێتەوە. هەورامیەکان کەمتر تووشی نەخۆشی درێژخایەن دەبن و تەمەنیان درێژە و تەندروستترن. دەروێش عەفان تەمەنی 64 ساڵە و ڕۆژانە لە دوو باخی حەودۆنمی چەندین کاری جیاواز دەکات. دەڵێت تاوەکو ئێستا هیچ نەخۆشیەکم نییە.
ساڵ تقریبا 4 هەڵەسم تا پێنجتر ئێمە دەرەوە خەریکی باخ و شتم جاری وایە ئاوی تەماتە دەم جاری وایە باخ پاگەکەمەوە جاری وایە کەڵەکە ڕووخاوە کەڵەکە چاکەمەوە ئاردەکێڵم. هەندێک کاری سەختیش دەکات کە تەنها بە گەنجەکان دەکرێت. شەنیەری بەکارێکی سەلیقە و ورد و سەخت ناو دەبرێت. دەروێش عەفان 2 جار هاوسەرگیری کردووە و 7 منداڵیشی هەیە. هەردوو هاوسەرەکەی کۆچی دوایان کردووە. دەڵێت جارێ هەر گەنجم و دەمەوێت ژنی سێمیش بهێنم. بەهۆی دانانی چاخانەیەک لە نێوان سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا یەکێکە لە کەسا بە ناوبانگەکان. تەندروستیم حەیجی نەخۆشیێکم نییە حەیج مەرج جار بەجارێ سرم ئێش بکە حەبێ بخۆم ئەگەنە تایسەر نەچوومە خستخانەش نا باوەڕ بکە وەڵای تر پەنا بەخوا ئینشەڵا ئەگە خواگیان ڕێکی خست ئەمە ئیشی خوایە قسمەتم نسیب ئەگەر ڕێکی خست ئەری وەڵا بە تەمام ئەری وەڵا بە تەمام یعنی ژنی جوانی ژنێک پیر ئەری وەڵا چۆن جسمەکەم باشە شکر باشە بەسەر و ڕیژ نییە ئینشەڵا باشە. ئەم هەورامیانە بەشی زۆری کاتەکانیان لە ناو باخن و لە کاردان و چالاکن لەبەر ئەوە کەمتر نەخۆش دەکەون و بە گەنجی دەمێننەوە و دڵخۆشترن. ئەم پیاوە هەورامیا لە خەمی ئەو خزمانەیدایە کە لە شارەکانیش دەجێن و داوایان لێ دەکات دوور بکەونەوە لە تەمەڵی و بگەڕێنەوە بۆ هەورامان. ئێمە لێرە تەمەنمان 120 ساڵە ئەژین 120 ساڵمان بووە ئێستا 95 ساڵمان هەیە ئێسێش هەر لە ژیانە ماوە بەڵێ ساو هەیە من هیچ ئەلحەمدوللا من هیچ نەخۆشینێکی درێژخایەنم نییە تەمەنیشم 70 ساڵە تا ئێستا خەریکی باخم ئەو خزمانەمان کە ڕۆن بۆ شارەکان تووشی نەخۆشی ئەبن تەبعاً هیچ ناکەن ناجوڵێن خۆیان مانوو ناکەن. بە پێی ئامارەکانی تەندروستی ناوچەکە لە کۆی نزیکەی 40,000 دانیشتووی هەردوو ناحەی بیارە و خوڕماڵ و گوندەکانیان تەنها 700 کەس نەخۆشی درێژخایەنیان هەیە. بە حکمیەوەی من نزیکی 20 ساڵ لێرە لە هەورامان خزمەتەکەم نەخۆشی درێژخانەکانمان کەمە ئەگە ئەویش ئەگەڕێتەوە بۆ مەژڕووبوونی خەڵکەکەی بە ئیشوکاری بەغدادیەوە ناوچەیەکی شاخاویە لێرە هەر کەسێک دەرەچێت لە ماڵ ێکسەر ئەگەڕێن نە بە سیارات چۆن ناکە جگە لەوەش خەریکی باغدارین ئەمەش یەکێکە لەوانەی کە نایە لە قەڵەو بێت و دوورە بێت لە نەخۆشی درێژخایەنەکان تەنها لەو ماوەی کە لێرە بوو من 2 کەیسم بینیوە کە نەخۆشی شێرپەنجان هەبێ ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئاوەهواکەی. یەکێکی تر لە هۆکارەکانی کەمی نەخۆشی لە ناوچەکەدا جۆری ئەو خۆراکە سروشتیانەیە کە لێرە دەخورێت. هەرچەندە هەندێک لە پسپۆڕانی تەندروستی هەورامان دەڵێن داتاکانی توشبوونی نەخۆشی کە من بەڵام بەراورد بە ڕابردوو زیادی کردووە. ڕەبین یارەحمەد گەلی کوردستان هەورامان. بەڵێ خۆشەویستان دەسەکەین بە گفتوگۆکردنی تەورەکانی ئەمڕۆمان و دەچینە تەوریەکەمی پرۆگرامەکە کە تایبەتە بە پرۆسەی پەروەردە. لەگەڵ ئەوەی کە ڕۆژی 13 نۆ
یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن بوو بۆ ساڵی 2023 2024 زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لێدرا بەڵام لە بەشێک لە ناوچەکانی کوردستان بایکۆتی داوامکردن کرا واتە هەندێک لە خوێندنگەکان داوامی خۆیان دەکەن لە هەندێک لە ناوچەکانی کوردستان و هەندێک لە ناوچەکانی تریش و هەندێک لە خوێندنگەکان بایکۆتی داوامکردنیان کردەوە پێی ئامارانەی کە خراونەتە ڕوو نزیکەی 57,000 مامۆستا لە سەرتاسەری کوردستاندا بایکۆتی کردووە بە نزیکەی 750,000 بۆ 800,000 خوێندکار بێبەشن لە خوێندن کە ئەمەش بۆ خۆی کاریگەری گەورە لەسەر پرۆسی پەروەردە دروست دەکات لە کاتێکدا کە دوێنێ وەزارەتی پەروەردە ڕاگەندایەکی بڵاو کردەوە تێدا داوا لە سەرجەم بەڕێبەرایەتیەکان دەکات بەڕێبەرایەتیە پەروەردەیەکان دەکات کە دەست بە دەوامی خوێندن بکەنەوە لەبەرەوەی کە هیچ کاتێکیان نییە کە بڵێ گۆڕانکاری لە ساڵنامەی خوێندندا بکەن ئەمە داوایەکە لەسەر جەم بەڕێبەرایەتیەکان بەڵام ئایا بەڕێبەرایەتیەکان پابەندە بن یاخودنا ئەوە جارێ دیار نییە. ئێمە لەم بەشەی پرۆگرامەکە باز لە کاریگەریەکانی بایکۆتی مامۆستایان یاخود بایکۆتی خوێندن دەکەین لەسەر پرۆسەی پەروەردە و لەسەر کردی پەروەردە بزانین چی کاریگەریەکی دەبێت تاڵبەت ماوەی چەند ساڵێکە کە دەبینین خوێندن پچڕ جا بەهۆی بابەتی ئابووری و لایانی دارایەکە بێ یاخود لایانی تەندروستی و بوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەو حاڵەتانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەدیمان دەکرد یاخود هاتە پێشەوە ئەمانە وای کرد کە خوێندن پچڕ بێت جا ئەم پچڕی و ئەم بایکۆت و ئەم دابڕان و دواکەوتنە چی کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن. لەسەرم بابەتە بە خۆشحاڵی مامۆستا شۆڕش عەزیز کابەڕێزیان سەرپەرشتیاری یەکەمن لە پەروەردەی ڕانیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەدا ئامادەیە مامۆستا شۆڕش بەیانیت باش و سپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردنت لە بەرنامەکەدا جا پێم خۆشە سەرەتا هەر لە ڕاگەندراوەکەی دوێنێی وەزارەتی پەروەردەوە دەست پێ بکەین کە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە تێیدا داوا لەسەر جەم لە بەڕێبەرایەتیەکان دەکات کە دەست بە دەوامکردنی خۆیان بکەن سەرڕای ئەوەی کە ئەرک و ماندووبوونی مامۆستایانی بەرز نرخان بەڵام لەگەڵ ئەوەشدا باز لەوە دەکات کە دەڵێ هیچ بوارێکمان نییە کە ساڵنامەی خوێندن تێدا دەستکاری بکەین ئێوە وەکو پەروەردەی ڕانیە و لەگەڵ ئەوەشدا کە هەماهەنگێکی تەواوتان هەیە لەگەڵ بەرەبەرایەتیەکانی تری پەروەردەی هەرێمی کوردستاندا بۆ چوونی مامۆستایان لەم بارەیەوە چییە؟ ئایا دەست دەکرێتەوە بە داوامکردن و داوام دەکرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم چاپێکەوتنەوە دەرەفتەی بۆ منتان ڕەنجاندەوە. بەڕێزان هەمیشە گوتومانەوە و دەیڵێنەوە یەک ڕۆژ تاخیربوونی دەوام کاریگەری لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن دەبێت چه جای ئەوەی کە بە بەردەوامی دابێت. ئێمە بەڕاستی ئێستا وەزعەکە معدل لە گفتوگۆ داین لەگەر مامۆستایان لەگەر دەسەڵاتدارانی بواری پەروەردە و فێرکردن. ئەوەی ئێستا کە ئێمە دەیبینین بەڵێ کارەساتێکی گەورەی بەدواوەیە بەڕاستی لەبەر ئەوەی سەرتاسەر نییە لەبەر ئەوەی تەنها لە ناوچەیەکە گڵدراوەتەوە ئەگەر لە سەرتاسەری کوردستان بواە ئەمە ئەنجامێکی باشی دەبوو بەڵام ئەوەی ئێستا کە ئێمە دەیبینین تەنها لە سنوورێکی دیاری کراوە بەڵێ بەیاننامەکەی دوێنێ تەبەن پرسیارەکە زۆر شت ئەوە دەکا هەنگاو بە هەنگاو جار دەدەمەوە بەنسبەت بەیاننامەکەی وەزارەتی پەروەردە دەبا زووتر وەزارەتی پەروەردە بەهات پاسەرخەت دەستخۆشیان لێ دەکەم کە داوایەکی جوانیان کردووە و ڕێز بۆ مامۆستایان دادنن و شایستە داراییەکان بە حەقی مامۆستایان دەزانن و ئەوە گەڕانەوە بۆ شکۆی مامۆستا شتێکی پێویستە و دەبێ ببێ بەڵام ئەوەی کە لێرە پێویستە مامۆستاش ئەرچی هەیە بەڵام مافیشی هەیە بەڵام ئەو ئامافانەی ئەوانە هەتاکو ئێستا وەک پێویست نەبووە ئەنی ئێستا ئەمە زۆربەی مامۆستایان کە قسەیان لەگە دەکەین 4-5 داواکاریان هەیە و داواکاریەکەش داواکاریەکی زۆر سادەی مامۆستایانە یەکەم موچەکانیان لە کاتی خۆی بدرێتێ دووەم ئەو وانە بێژانە بکرێنە دائیمی یان هەرنەی بکرێنە گرێبەست سێم پلەبەرزکردنەوەکە یعنی لە هەموو سێکتەرەکانی وەزارەتی حکوومەتی هەرێم پلەبەرزکردنەوە هەیە بۆ پلەبەرزکردنەوەی مامۆستایان ڕابوەستی هۆکار چییە؟ ئەوە لە ئەو سێ داواکاریە کە مامۆستایان هەیەە بەڵام ئێو شتێک کە ئێستا دەبین ئەو بایکۆتە بەڕاستی لە ڕابردوو تاقیمان کردەوە ئەنجامماندا ئەوە کرد هیچ
ئەنجامێکی نەبوو تەنها گەڕانەوە بۆ ناو خوێندنگاکان و دەست بە پرۆسی پەروەردە و فێرکردنەکە ئەنجامی هەبوو. یەکێ لە خاڵەکان کە لە وەزارەت پەروەردە لە ئەوەکە نووسیوێتی ئێمە ناتوانین ئەوەی وەزارەتی پەروەردە بگۆڕین ساڵنامەکە لەبەر ئەوەی سەرتاسەر نییە، داواکاریەکە سەرتاسەر نییە، لە ناوچەیەکی دیاریکرا و قەرق کراوە. بەڵام ئەوەی ئێستا ئێمە دەیبینین قوتابخانە ناحکومیەکان هەمووی داوامی خۆیان دەکەن. من ئەوڕۆ بەیانی کە دەمزانی ئەو چاپێکەوتنەمەیە بەناو شاری ڕانیەدا گەڕام بە ئەوەکان تەنها پاسەکانی قوتابخانە ناحکومیەکان منداڵەکانیان هەردەگرت. من خۆم مامۆستان بینی ئەو ڕۆبیانی دوو منداڵی دەستگرت بوو ئی خۆی لە قوتابخانی ناحکومی داناوە، بەڵام بۆ خۆی بایکۆتی کردووە. ئەوە حەقی خۆیەتی بایکۆتڕانیە تەواوی خوێندنگەکان بایکۆتە تەواوی مامۆستایان بایکۆتیان کردو یا دەوێش چەند بەشەکە جگە لە ناحکومیەکان پۆلی دوازدەکان دەوام دەکەن جێلی پۆلی دوازدەکان دەوام دەکەن هەتا ئێستا، بەڵام مەکتەبەکانی کە بەڵێ هەمووی بایکۆتە لە باخچەی منداڵانەوە تا ئاخیری. بەڵێ باشە مامۆستا شۆڕش ئێوە لە وەرزی هاویندا یاخود بڵم لە پشووی هاویندا هیچ داواکاریەک یاخود هیچ ئاگادارکردنەوە هیچ دانیشتێکتان هەبوو لەگەڵ وەزارەتی پەروەردە کە ئێوە ئاگاداریان بکەنەوانی هەروەکو بەڕێستان ئاماژەتان پێدا کە مامۆستایان لەگەڵەوەی کە ئەرکیان هەیە لە هەمان کاتدا مافیشیان هەیە چۆن مامۆستایان بتوانن بە دەرونێکی نائارامەوە بڕۆنە خوێندنگاکان دەوام بکەن و دەرس بڵێنەوە؟ ئێوە هیچ هەماهەنگی یاخود هیچ دانیشتێکتان هەبوو لەو بارەیەوە پێشتر ئاگاداریان بکەنەوە؟ ئەوە دڵنیا بە ئێمە لە وەزارەتی پەروەردە بە تایبەتی کۆبوونەوەی تایبەتی بەڕێوەبەری پەروەردەکان هەیە، کۆبوونەوەی تایبەتی ئەنجومەنی وەزارەت واتە بەڕێوەبەری گشتەکان هەیە، کۆبوونەوەی تایبەت لەگەر سەرپەرشتیاری یەکەمەکان هەیە، بەڕێوەبەری ئیشرافەکان هەیە، لەوێ باسکراوە نەگەم ساڵ هەموو ساڵێ باسکراوە. ئەمن بۆ خۆم یەکێکم لەوانەی کە لە 2021 لەگەر بەڕێز وەزیری پەروەردە دانیشتوین یەکەم خەڵکە داوام کردووە دابینکردنی شایستە داراییەکانی مامۆستایان بووە لە کاتی پێویست و لە کاتی خۆی. بۆیە لەبەر ئەوە وەزیر ئاگای لێیە، حکومەت هێرێم ئاگای لێیە، بەڵام هەندێک جار زروفێکی سیاسی، زروفێکی تەندروستی، ڕژوبێکی گشتی سروشتی دروست دەبێتن، ئەوە کاریگەری لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن دروست دەکاتن. بەڵێ جا مامۆستا شۆڕش لەگەڵەوەی کە مامۆستایان کاتێکە چاوەڕوانی خشتەی موچە بوون کە ڕاگەندرا چاوەڕێ ئەوەیان دەکرد یاخود زۆربەی مامۆستایان تەسەووریان وابوو کە لە لیستی دابشکردنی موچەدا یەکەم وەزارەت بکە وەزارەتی پەروەردە موچەکانیان وەربگرن، بەڵام بەداخەوە کەوانە بوو. ئەمە بە شێوەیەک لە شێوەکان وای کرد کە تووڕێ و نیگەرانی مامۆستایان زیاتر بێت؟ یەکێ لەوە کارەکان بەڵێ ڕاستە یەکێ لەوە کارەکان بوو. بەڵێ باشە کاریکە زۆر باشە مامۆستا ماوەی چەند ساڵێکە کە ئەم دابڕانەوە وەکو لە پێشێکەکە شاماژەم پێدا ئەم دابڕانە یاخود دواکەوتنە پچڕی خوێندنە جایتر بەهۆی بابەتی تەندروستی بێ کاتی کۆرۆنا یاخودەوە تا لایەنە دارایەکە و دواکەوتنی موچە بێ لە پێشتریشدا ینی لە ساڵی 2014 هەتا ئێستا لێبڕینی موچە یا بڵێنی موچە و پاشەکەوتی موچەمانە هەمووی بۆ خۆی کاریگەری هەبوو لەسەر دەوامکردنی مامۆستایان و خوێندکاران و خوێندنگەکان بەگشتی. ئەگەر باز لە هۆکارەکان و کاریگەریەکانی بکەین ئەم کاریگەریانە یاخود ئەم فاکتەرانە چی کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن؟ دەستخۆش پرسیارەکەم زۆر بەدڵە. دڵنیا بە ئەمنش لە کاتی مقابلەکە یەکەس قسەیەکم کرد یەک ڕۆژ تاخیرمە لەبەروەی پرۆسەی پەروەردە و فێرکردن بە پلان دادەنرێت. پلانیش هەمووی بە کات و پرۆگرام و ئەوە بەسراوەتەوە. هەر ڕۆژێک لەو پلانە تاخیر بێ زەخت لەسەر مامۆستا و قوتابی دروست دەکات. تۆ بینە پێش چاوی خۆت ئێمە ئێستا ئەوە 13-14 ڕۆژە دەوام ناکەین. ئەگەر درێژەشی بچێشیتن وەزارەتی پەروەردە لە نووسینە لە بەیاننامەکەیان پێیان گوتینە ئێمە دەستکاری ساڵنامەمان پێ ناکرێت کەواتە مامۆستا ئەگەر دەست بەدەوام بکەنەوە کە موچەکە هاتوو دەستیان بەدەوام کردەوە دەبێ ئەو پرۆگرامە تەواو بێ قوتابیان ئەرچیان پرستر دەبێت ئەگەر ئێستا لاپەڕەیەکی بدرێتێ ئەو ساکە دەست پێ دەکەنەوە 2 لاپەڕ و 3 لاپەڕ و زەختیان دەکەوتە سەر و لە خوێندن دوا دەکەون تا ئەو دقی ئێستا من قسە لەگەڵ جەنابەت دەکەم. ئەو کاریگەریانی کە لە نەخۆشی کۆڕۆنا و بایکۆتەکانی کە لەسەر قوتابیان دروست بووە تا ئێستا لە قۆناغەکانی کاریگەری هەیە. منداڵمان هەبووە لەو کاتەدا پۆلی یەکی بنەڕەتی بووە 2 بنەڕەتی بووە 3 بنەڕەتی بووە کە بناغی قوتابی لەو بازنەی یەک دادەندرێت. ئەو 3 ساڵەی بایکۆت و نەخۆشی ئەویان لەسەر بووە هەتا
ئێستا بە نیوەچڵی بەناو بە ئەوەکانی کە دەڕوا ئاستەکانی کە کاریگەریی یەکجار زۆری هەیە. جا من ویستم لەسەر ئەو قۆناغیەکە قۆناغێکی بنەڕەتی کە بەڕێستان ئاماژەتان پێدا هەڵبەت کاریگەریەکە زۆر گەورەیە. جا ئەم کاریگەریە یاخود ئەم دواکەوتنە چۆن قەرەبووە کرێتەوە مامۆستا شۆڕژ، یعنی چی بکرێت بۆەوەی کە ئەم کاریگەریە هێندەی تر گەورەتر نەبێ؟ وڵای ئەوجاجێ لە برای خۆت بێ منەوە زۆرم پێ خۆش بەوە پرسیار قەرەبووکردنەوە بەڕاستی کاتی دەوێت و بەڕاستی شوێنی دەوێت ئەتۆ کە دەوام دەکەی کە مەکتەب دەکرێتەوە دەچێت دەوام کاتی دەوامی خۆتە دەبێت و گرنگی بە پلانەکەی خۆت و پرۆگرامەکان و شتەکانی خۆت بدەیت ئەو کاتی کە مەکتەب نامینێ کە دەکەوینە هاوینێکی گەرم ئەوە کارەبای کوردستان خۆتان دەزانن چۆنە بیناکانمان دەزانن چۆنە یعنی قەرەبووەکە تۆزێک زەحمەتە ئەوەش دەکەوێتە ئەرچی سەرشانی مامۆستا و خێزانەکان دەبێت لەگەر منداڵەکانیان هاوتەری بن مامۆستا تەسحێ بە خۆی بداتن خۆی ماندیکاتن لە کاتی پێویست بیانینتەوە لە کاتی پشووی خۆی بیانینتەوە تا بەنەوەش کاریگەری لەسەر ڕەوشی ژیانی مامۆستا دروست دەکات لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئابوووریەوە و لە خێزانەکانیان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی هەموو شتێکەوە کاریگەریان لەسەر دروست دەکات ئەو بایکۆتە کاریگەری لەسەر هەر مندا قوتابی و مامۆستا ناکات لەناو کۆمەلگاش دەکات. بەڵێ واتە دەتوانین بڵێن کە ئەم قەرەبووکردنەوەیە بەم شێوەیە کە ماوەی خوێندن درێژ بکرێتەوانەیە کارێکی سەرکەوتوو نابێ؟ نەخێر لەبەرچی تۆ کاتێک ئیزن دەدەی کاتت دەمینێتن کاتی امتحاناتی کۆتایی وەرز و تاقیکردنەوەی گشتی و بە کەلۆریە 12ەیە مامۆستایەکان لەوانە خەریکی کاری چاودێری و بەڕێبرنی هۆڵەکانن ئەوەی کە بە تەواوەتی مەکتەب کۆتایی تۆ دەتوێت قەرەبووی پێ دەکەوێت گەرمەی هاوینێ. بەڵێ و لەگەڵ ئەوەشدا گشتی نییە ڕۆکو لە سەرەتا ئاماژت پێدا کە تەواوی کوردستانیە بەشێک لە ناوچەکانی کوردستانێکا بایکۆتی ئەمەش یەک ناگرێتەوە. بەڵێ وایە بەڵێ وایە چکە بۆ بەرنامەکان یەک بەرنامەیە لە وەزارەت پەروەردە یەک پلانە لە وەزارەت پەروەردە کە تۆ دەتەوێت شتێکی زیاتر پێ دەبێت لەسەر توانای مامۆستا و ئیمکانێتی مامۆستا و شتەکان بیکەی قوتابیان بیکەی چکە لە شوێنی چکەنێ لای تۆ هەیە دەبێت تو قەرەبووی بکەی و قەرەبووەکەش دەبتە بارێکی زۆر زۆر گران لەسەر مامۆستا و قوتابی. جا مامۆستا شۆڕش ڕەنگە هەندێک جار وەزارەتی پەروەردە قەرەبووەکە بە شێوەیەک ئاگاداری مامۆستایان بکاتەوە کە بتوانن لە ماوەیەکی کەمدا زۆرترین وانە بخوێنن یاخودەوە تا پەلەپەلێکی پێوە دیار بێ ئەمەش بۆ خۆی جارێکی تر کاریگەری نابێت لەسەر فێربوونی خوێندکاران و شێوازی فێرکردنەکانیان بەدڵنیاییەوە چکە ئاستی قوتابیەکان هەموو لەیەک ئازدانیە کە بە پچڕپچری و بە پەلە و بە ئەوە بیکەی هەندێک تەڵەبە سوودمەند دەبێت ئەوانی کە سوودمەند نابن ناوەڵا کاریگەری زۆری نابێتن بەڵام دەگەڕێتەوە سەر مامۆستایەکەش تا چەند توانا و ئەوەی خۆی سەرف دەکات بۆ قەرەبووکردنەوەی منداڵەکان. جا لەگەڵەوەشدا مامۆستا شۆڕش هەر چەند ساڵانە ئەم بایکۆتانی کە هەتا ئێستا لە 2014 تا ئێستا کە هاتووە زۆرترین بایکۆتەکان لە سنووری ناوچەی سلێمانی یاخود ڕانی و گەرمیان و ئەو مەنتیقانە بۆ بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئەم بایکۆتە زۆرە هەبووە زۆرترین نمرە یاخود بەرزترین نمرەی قۆناغی 12 لەم ناوچانەدا بۆ لەگەڵەوەی کە بایکۆتێکی زۆریش هەبووە دەتوانین بڵێن کە ئەمە هەوڵ و ماندووبوون و قەرەبووەکانی مامۆستایانە بۆ خوێندکاران توانیویانە خوێندکاران کە ئەو نمرە بەرزانە لە قۆناغی 12 بەدەست بێنن. بەڵێ وایە مامۆستایان من باسم کرد ئەوە دەکەوێتەوە سەر مامۆستایەکان ئاسی دڵسۆزی و خەمخۆریان بەڵێ وایە مامۆستایان بەڕاستی لەو ئاستەی کە ئێستا ئێمە دەیبینین لە ناوچەی سلەیمانی و گەرمیان و ڕاپەڕین کە ئاستەکانیان هەموو بەرز بۆتەوە ئەوە حەقەتێکی بەڵگەنەویستە مامۆستایان خێزانەکان قوتابیان بۆ خۆیان ئەوە کاریگەریەکی ڕاستەو خۆیان هەیە ئەوەش سەلمێنەری ئەوەیە ئەو مامۆستایانی کە بە دڵسۆزی ئیشەکانی خۆیان جێبەجێکەن کە مامۆستایان من هەمووی دڵسۆزن تێگەیشتی ئەوە ئەنجامەکەمانە. بەڵێ لە سەرەتا ئاماژت بۆ تا کەوت لە سنووری ناوچەی ڕانیان بڵێ دەفەری ڕاپەڕی قۆناغی 12 دەوام دەکات هەموو قۆناغی 12کان دەوام دەکەن یاخود ئەوەش جارێکی تر لە خوێندنگەیەک بۆ خوێندنگەیەکەوە گۆڕانکاری بەسەردایسە لە سنووری پارێزگای سلێمانی لە هەندێک خوێندنگە قۆناغی 12ش دەوام ناکات. وڵای لێرە پۆلی 12کان دەوام دەکەن ئەوە دەکەوێتەوە سەر بەعزە مامۆستایە کە دەرسەکەی خۆی دەنا هەمویان ئەوەیان کردووە دەوام دەکەن هەتا ئێستا دەوام دەکەن.
واتە مامۆستایان سەرپشکن لەوەی کە قۆناغی دۆنزە بڵێن و یاخودەوە تا بەڕێوەبەرەکان وەکو ئیجباریەک ئاگاداری مامۆستایانی قۆناغی دۆنزاکەن. ئەوە مامۆستایان خۆیان سەرپشکن. واتە هاوخەمی و دڵسۆزی مامۆستایانە وای کردو قۆناغی دوانزە بۆی کە دانە بڕێنیان دوانەکەونیان داهاتویان نەفەوتێت وای کردووە کە ئەوان وانەکانی خۆیان بڵێنەوە لە دڵسۆزی خۆیاندا. بەڵێوە ئەرێوەڵا دڵسۆزی مامۆستایان لە سەروی هەمویانە خاڵێکی تر کە قوتابیانیش بەڕاستی پابندن بەوەی کە هەموو ژیانی خۆیان گەیشتونەتە قەناعەت لەو قۆناغەدایە. چون بۆ زانکۆ بۆ پەیمانگاکان بۆ شتەکان ئەلەو قۆناغەیە لەبەری بە هەموو لایەکی خێزانەکانیان کەسوکاریان قوتابیەکان بۆ خۆیان مامۆستایان ئیداری مامۆستایان پەروەردە سەرپەرشتیارەتی هەمووی پشتیوانە بۆ ئەو بابەتە. باشە مامۆستا شۆڕش لەگەڵەوەی مامۆستایانی میلاک هەڵبەت کێشە و گرفتەکانیان یاخود داواکاریەکانیان لە سەرەتا ئاماژەت پێداوتە لە بەرزکردنەوە دواکەوتنی موچە یاخود وەرگرتنی موچەکانیان لە کاتی خۆیاندا بێ ئەگەر ئەمانە چارەسەر بکریا دابی بکرێ بۆ مامۆستایانی میلاک دەستەکەنەوە بەوانەوتنی خۆیان. بەڵام ئەی مامۆستایانی وانە بێش کە ئەوان داوای دامەزراندن دەکەن ئەگەر مامۆستانی میلاک کێشەکانیان چارەسەر بێ مامۆستانی وانە بێش چی لێ دەکەن کە ئەوانش بۆ خوان بەشێکی پرۆسی پەروەردە پێکێنن. وڵی ئەوە سێ داواکاری سەرەکی هەیە یەکەم بائی تەبان دەبتە دوو بەشێشان مامۆستایانی میلاک بەشێشان وانە بێژەکان داوا دەکەن کە بکرێنە گرێبەست. ئێمە هەم بە بەردەوامی لەگەر وەزارەت پەروەردە قسەیکرا و ئاگاشمان لێ بەڕێز وەزیری پەروەردە زۆر بەباشی لەگەر ئەوە ئەنجومەنی وەزیران دانیشتووە باسی کردووە کە هەوڵ بدرێ ئەگەر یەکەم جار هەمووشان نەبی هەنگاو بە هەنگاو بکرێنە گرێبەست تێگەیشتی بەپێی پێویست و بەپێی ئەوەکان بەڵام بەڕاستی ئەو زڵفەت سیاسی و ئابووری و ناوچەیەکە و عێراق بەگشتی کە پێدا دەڕوە هەموو جارە ئەوە تەخیر دەکات دەنا من ئاگامان لێیە لە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران لە بەڕێز وەزیری پەروەردە داوای کردووە مدیر عامەکان داوایان کردووە ئێمە داوامان کردووە کە هەوڵ بدرێ و نوێنەری مامۆستایانی وانە بێش ئەوە داوایان کردووە لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە دانیشتون لەگەڵ مدیر عامەکان دانیشتون داوایان کردووە و راپۆرتیان نووسیوە و داواکاریەکان بەرز کراوەتەوە ئەوەش دەگەڕێتەوە سەر حکوومەتی هەرێم و تا چەند دەتوانن ئەو ئیشتە جێبەجێ بکەن بەڵێ حەقی خۆشیانە بەڕاستی من ئێستا مامۆستا دەناسم 8 ساڵە وانە بێژە یعنی 8 ساڵ لە چاوەڕوانی ئەوەش لەنجێکە بۆ حکوومەت هێرێ ئەوەندەی ئێوە ئاگاداریان بن هەماهنگگیتان هەبێ یاخود پەیوەندیتان هەبێ لەگەڵ مامۆستایانی وانە بێژە دەڵێن شایستە دارایەکانی واتە ئەگەر شایستە دارایەکانیشیان هەموو مانگێک لە کاتی خۆیان بۆ وەربگیرێت یاخود وەری بگرن ئەوان دەست ناکەنەوە بەدەوامکردن هەتا دانەمەزرێن واتە دامەزراندن مەرجی سەرەکیانە بۆ دەستکردنەوە بەدەوام وا دەڵێن بەڵام کە شایستە دارایەکان بێتن بەڵام ئێمەش بەردەوام دەبین پشتیوانیان زۆرە ئەمە نێکێکم لەو کەسانە کە پشتیوانی سەرەکی وانە بێژەکانم لەو سنوورە هەمیشەش پشتیوانم کردوون داواکاریان بووم لە کۆڕ و کۆبوونەکان پرسیان پێ کردو قسەم لەگە کردوون و بەڕاستی ئەمن یەک قسەی کە دەکەم ئەگەلێم قبولکەن وانە بێژەکان هیچیان کەمتر نییە لە مامۆستا میلاکەکان ئێمە بە یەک چاو تەمەشان دەکەین بە پێچەوانەوە دەتوانین بڵێن وانە بێژەکان تا ئاستێکیش لە مامۆستایەکانی کەمان ئەوەترن لەبەروەی یەکەم بە تەمەن لەوە کۆنەکان ئەوەترن دوم بە زانستی سەردەم بە تەکنەلۆجیای سەردەم لە پێشترن هاوکارێکی چاچی قوتابخانە و خوێندنگاکان دەکەن تاقیی زۆریشیان پێ هەر زۆر گەنجن کە گەنج من لە گەرەوانی کە فەرقمان زۆرە ئەو تامە کەوتینی ناو ساڵانەوە یەکی 1-2 ساڵمانمایە تەقاعود دەبین ئەوان لە ئێمە بە گورتترن باشترن ئازاترن زانستی سەردەمیان زیاترە بە پێی سیستەمی نوێی سەردەم فێری زانکۆیان تەواو کردووە تەبەن لە ئێمە باش ماندوونە بنیۆش تەمە درێژ بن مامۆستا شۆڕش ژمارەی مامۆستانی وانە بێژ زۆرە لە سنووری داری ڕاپەڕین ئیداری ڕاپەڕین بەگشتی نازانم بەڵام پەروەردەیەوانێ لە سەری 800 لەسەر و 800 چ وانەیەک یان بڵێ مامۆستای وانە بێژی چ وانەیەک زۆرترینە لای ئێوە یاخود کێشەتان هەبوو لە مامۆستای میلاکە بە مامۆستای وانە بێژ پڕکرابێتەوە پێم خۆش بە ئەو پرسیارە لێکم ئێستا ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ترسێکیشمان هەیە ئەگەر شایستە دارایەکان و شتەکان بکرێتەوە ئێمە مامۆستایەکی زۆرمان ناقیسە لەو منتیقەیە ئەوی چەند هۆکارێکە ئەم ساڵ تووشی ئەو حالەتە بووین یەکەم
بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی ڕاپەڕین کرایەوە ئەو بەڕێوەبەرەتە زیاتر لە 90 مامۆستای تەنسیب کراوە بۆ قسمەکان و بەشەکان و کە کراوەتەوە. ئەوجا 16 مامۆستا بوون بەسەر پەرشتیاری بنەڕەتی، 22-23 مامۆستا بوونەتە سەر پەرشتیاری هوەری، ئەوە هەمواتینەوە دەستگاکان زیاتر لە 20 ڕاهێنەر دانراوە و چەندینمان لە خوێنی باڵا وەرگیراون لە ماجستێر و دکتۆرە. دایان خەڵکمان مۆڵەتە، ئەجا مۆڵەتەکان بە هاوشێوە، مۆڵەتی بێموچەمان هەیە، دایکایەتیمان هەیە، نەخۆشیمان هەیە، ئەوانە هەمووی زیاتر لە 250 بۆ 300 مامۆستامان نەقسە ئێستا. ئێستا بەڵام وەکی بێمەوە سەر پرسیارەکەی جانابێت بە پێی پسپۆڕیەکان هونەرمان زۆر کەمە، وەرزشمان کەمە، زانستمان کەمە، بە پێی پێویستیش بابەتەکانی کەمانێ بەڵام دەرچوومان زۆرە. بەڵێ مامۆستا شۆڕشکەواتە ئێوە لە پەروەردەی ڕانیە جگە لە بابەتی دواکەوتنی موچە و میلاک و مامۆستانی وانە بێش گرفتی تریشتان هەیە؟ چ گرفتێکی ترتان هەیە لە پەروەردەی ڕانیە؟ گرفتێکمان هەیە بەڕێز وەزیری پەروەردە لە وەزارەتەوە بڕیارێک دەرچووە کە ناکرێتی کەوانە بێژ دابدرێت بۆ دیاریکردنی میلاکات، تەسبیتی میلاکات، کەچی ئێمە ئەو خاڵانی کە بۆم باس کردی ئەوانە هەموو لە ڕانە دروست بوون. یعنی زیاتر لە 250 مامۆستامان هاتوونە ناو بەشەکانی تر لە مەکتەبەکان هاتوونەتە دەرێ، ئەگە بەدیلیان بۆ دانێنی ئەو بە شاغیری دەمینێتەوە. ئێستا ئێمە ئەگەر ئیشاڵڵا حکومەت هێرم بێتە سەرخەت و موچەکانیان بدرێتن و شایستە دارایەکان و قەولێکیان پێ بدرێنی حکومەت هەرێم ئەوانیش دڵیان فراوان بی لە گەرمان بێن و ناو قوتابخانەکان بەڕاستی ئێمە کێشەی کەمی میلاتیمان هەیە، چکە وەزارەت بڕیاری داوە کەس دانەندرێت جارێ ئێکە کەس دانەندرێ ئەو هەموو شاغیرەمانێ چ بکەین. لە ڕووی گواستنەوەی مامۆستایانەوە هیچ گرفتێکتان هەیە مامۆستا شۆڕش کاتێ مامۆستایان بیان دەوێت لە پەروەردەیە کۆ بڕۆن بۆ شوێنێکی یاخود لە خوێندنگەی کۆ بچن بۆ خوێندنگەیەکی تر لە بەشا گرفت هەیە؟ گرفتەکە ئەوە نییە چکەمە تەنزیمی میلا کردبی بکەین. مامۆستایەک لە مەکتەبێک ئیجازەی دایکاتی وەردەگری مۆڵەتی بێموچە وەردەگری خۆ دەبێت جەیەکەی پڕکەیەوە دەبین لە شوێنی کە مامۆستایەک داوای نەقل دەکاتن بۆ ئەو شوێنە دەکرێتن ئەتیادی نەقل بکرێت، بەڵام ئەم ساڵوانە بێژمان دانناوە. ئەم هیچ جوانە بێشێک دانەدراوە بۆ هیچ جوانێک وەرنەگیراوە؟ نانا کۆنەکان هەموو لە جێ خۆیانن تەنزیمیان پێکراوە بەڵام ئینوێمان دانناوە. ئینوێ دانەنراوە. بەڵێ باشە جا مامۆستا شۆڕش لەگەڵ هەموو ئەم گرفتانی کە بەڕێستان ئێستا ئاماژەتان پێدان چ لە دواکەوتنی شایستەدارایەکانی مامۆستایانی وانە بێژ لە دواکەوتنی موچی مامۆستایانی میلاک دەوام نەکردن بایکۆت دانەمەزراندن لەم نێوەندەیە چارەسەرەکان چی دەبێت یاخود چارەسەر بەڵێ پلەبەرزکردنەوە لەم نێوەندەیە چارەسەری خێرا لەم کاتەیە چارەسەری خێرا چی دەبێت ڕەنگە دامەزراندن کاتی بوێت یاخود هەندێک گرفتی تر هەیە کاتی بێت بەڵام چارەسەری خێرا چییە بۆی کە ئەم بارودۆخی کە ئێستا هەیە تێپەڕێنی؟ وەڵا یەکەم شت دەبێت حکومەتی هەرێم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بێنە سەرخەت بەڕاستی قەول بەوانە بێژەکان بدرێ هەر هیچ نەبێ بکرێنە ئەنی هەنگاو بە هەنگاو بکرێنە قەولیان پێ بدرێ یان بکرێنە گرێبەست ئەوە یەک شایستە داراییەکان بەڕاستی دابین بکرێ وەچی ئەو خاڵی کە گوتت هەر ئەو خاڵە کاریگەریە بۆ موچەی ئێمە هەموو موچە خۆرانی کوردستان وەکو یەک تەمەشا دەکەێت بەڵام دەبوو لەو کاتی ئێستا کە ئێمە لە بایکۆت داین ئەویان بکرد با مەسەن وەزارەتی دارایی با هیچ نەبە بۆ سارکردنەوەیان بۆ تۆزێک دڵنەوایکردن موچەیوان پێشخست بە باشتر دەبوو یعنی ئیدی دەبێ حکومەت هەنگاو نییە بەرەو داواکاریەکان لە ڕووی بینا هیچ گرفتێکتان هەیە مامۆستا شۆڕش کەمی بینا کورە ڕانیە هەر زۆر بەرەو وەڵا بینامان زۆر زۆر کەمە تەساور کە یەک نمونەت پێ دەڵێم لە هەموو شاری ڕانیە 48 دەڕەکە 6 باخچەی ساوایان هەیە لە هەموو حکومەتی هەرێم تەنها لە شاری ڕانیەی باخچەی منداڵان دوو دەوامە دوو دەوام ئەی لە مەکتەبی سێ دەوامان هەبوو ئەم ساڵ بە هاوکاری بەڕێز وەزیری پەروەردە هەڵمەتێک بۆ ئەو مەکتەبانی کە سێ دەوامن بین ئەوە ژووریان بۆ دروستکات تا حدەیەک ئەو سێ دەوامیانە نەما بەڵام بەڕاستی لە باخچەی منداڵان زۆر کۆڵەوارین نیمانە ئەو بڕیارەی کە وەزارەتی پەروەردە دەری کردو لەوەی کە شەمان بکرێتە ئۆفیا بڵێ دەوام نەکرێت لە یەکشەمە تا پێنجشەمە دەوام بکرێت ئەو کاتە ئەو خوێندنگانی کە سێ دەوامی تیاکرێت چۆنچۆنی دەوامەکان ڕێکرێت یاخودەوە تاڵن دەوامی خوێندکارانی بنەڕەتی دەبێت بەیانیان بێت ئەمە چۆن ڕێکەخرێتەوە لای ئێوە؟
وڵی زانشی ئەگەر بایکۆت نەبا و موچە لە خاتی خۆی هاتپا و داواکاریەکان جێبەجێ کرابانە مدیری مەکتەبەکان و سەرپەرشتیاری و پەروەردە دەتوانم بڵێم 1970 بۆ 75 ئەو کێشانەمان حەل کردبوو. بەڵام بەڕاستی ئەو بایکۆتەوە یەکردکە تووری ئێستاسپێنی دەبێت تاویز پێوە ئێتەوە شەمت بۆتە عوتڵا بە 5 ڕۆژان و بێ ئەوەش پێی لە کاتێکە حەسە کەم نەکرایتەوە پرۆگرام کەم نەکراوەتەوە هەموو شتەکان وە خۆیەتی ئەو وڵا گرفت دروست دەکات حتمما. بەڵێ دەستەکانە خۆش بە مامۆستا شۆڕش زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت بۆ هیوایی کە هەرچی زووە حکومەت وەزارەتی پەروەردە بێنە سەرخەت بۆ دابینکردنی ئەو داواکاریانی کە مامۆستایان بەگشتی بە مامۆستایانی میلاک و مامۆستایانی وانەبێژەوە کە هیانە داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکەن. سپاس بۆ مامۆستا شۆڕش عەزیز کە بەڕێزیان سەرپەرشتیاری یەکە من لە پەروەردەی ڕانیە و لە ڕانیە و لەگەڵ ئێمە دامادەبووی زۆر سپاس. بەڵێ خۆشویستان دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ئێمە ڕۆژانە پێشکەشتانی دەکەین بڕگەی کوردستانی نوێیە کە لە دیارترین مانشێت و ناونیشانەکان بۆ ئێوە دەخوێنینەوە دەیخینە ڕوو. کوردستانی نوێ ئەم ژمارەی بەردەستی من ژمارە 9007 چوارشەممە 4 دەی 2023 لە لاپەڕێکی کوردستانی نوێ داهاتۆ بۆ بەدیهێنانی خۆشگوزەرانی هاوکار دەبین بۆ بەرگری لە کوردستان فیداکار دەبین. ئەمە لە لاپەڕەیەکدا بە ناونیشانێکی گەورە نووسراوە ئەڵبەت بابەتەکە بۆ خۆی درێژەی هەیە. لە لاپەڕە دوودا چەند بابەتێک لە خۆ دەگرێت لە دیارترینیان شەشەمی ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مامجەلال شکۆینەتەوە و نیشتیمان سەرکردە عێراقیەکان سەرۆک مامجەلال ژیانی بۆ خەباتی دیموکراسی تەرخان کرد. بابەتەکە درێژەی هەیە. لە لاپەڕە سێدا سەرۆک باڤن جەلال تاڵەبانی دەڵێت ئەمڕۆ سوێند و بەڵێنی هەمیشەییمان بۆ سەرۆک مامجەلال دووپات دەکەینەوە کە لە داهاتوشدا بە شوێن پێی ئەودا هەنگاو بنین. لە لایەکی ترەوە پیرۆزباییەکان بۆ سەرۆک باڤن جەلال تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان هەریەک لەم بابەتانە بۆ خۆی درێژەی هەیە. لە لاپەڕە چواردا هاتووە بازنەی کەرامەت بەشی یەکەم بەڵام ئەگەر نا ئەمە بابەتێکە لە فارسی و محەممەد کەریم وەری گێڕاوە لە لاپەڕە چواری کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە پێنجدا هاتووە کاریگەری دراما لەسەر ئاراستەکردنی کۆمەلگا ئەمەش بابەتێکە کە هاوژین عەبدولواحید ئامادەی کردووە. لە لایەکی ترەوە هەوێن بابەتێکی تری نەرمین عوسمانە لە ژێر ناونیشانی عێراقی سەرۆک تاڵەبانی. لە لاپەڕە شەشدا هاتووە هزری سیاسی مامجەلال لە نێوان کتێبی کوردایەتی و بەرەی نیشتیمانی یەکگرتوودا. ئەمەش بابەتێکە تەحسین تەها چۆمانی ئەم بابەتەی ئامادە کردووە. لە لاپەڕە حەودا یەکێتی دوای کۆنگرە سەرباز سەید مەولود ئەم بابەتەی نووسیوە لە لاپەڕە حەوتی کوردستانی نوێدا و لە سەکۆی ئازاددا بڵاو کراوەتەوە. ڕێڕە و بابەتێکی تری فەری دڵشادە لە ژێر ناونیشانی ڕیفراندۆم و خوێندنی کوردی. ئەم بابەتەش بۆ خۆی درێژەی هەیە. لە لایەکی ترەوە پێشەنگ و سەربەرز بە ئەی هەڤاڵی یەکێتی گرنگیدان بە گەنجان لە پێشینەی کارەکانی یەکێتیدا. ئەمەش بابەتێکی ترە محەممەد ڕەوف قوربانی بابەتەکەی نووسیوە و ئامادەی کردووە. لە لاپەڕە هەشدا هاتووە ڕۆڵی ژنان لە گەشەی سیاسی و ئابووریدا. بابەتەکە بۆ خۆی درێژی هەیە. ئەم بابەتە لە ئامادەکردنی جەواد حەیدەریە. لاپەڕەنۆ چەند بابەتێک لە خۆ دەگرێت بابەتی وەرزشیە یاریەکانی ئەمڕۆ ئەڵبەت هەموو یاریەکانی تێدا بڵاو کراوەتەوە بەکات و بەناوەکانیشەوە. لە لایەکی ترەوە پێدری دەستی بەڕاهێنان کردوێتەوە ماستەرزێکی تر دەستی پێکرد. ئەمەش بابەتێکی تری وەرزشیە کە بڵاو کراوەتە. لاپەڕەدە ئاگاداری و بڵاوکراوەکانە. لاپەڕە یازە کەلتور خوێندنەوەیەک بۆ کتێبی ئاسیایی ناوەڕاست و قەفقاس کوردستانی سوور. ئەمەش بابەتێکە عومەر ئیسماعیل باوسێنی ئەم بابەتەی بڵاو کراوەتەوە. لە لایەکی ترەوە لە کۆتا لاپەڕەی کوردستانی نوێدا چۆپرا لە بۆلیودەوە بۆ هۆلیود ئەمەش بابەتێکی ترە
بابەتی هونەری و ئەدەبی لە کۆتا لاپەڕی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە ڕاگەیاندنی شۆڕژ لە کتێبی دکتۆر ئەرسەلان بایزدا و لەگەڵەوەشدا چەند بابەتێکی تریش تێدا بڵاو کراوەتەوە. ئەلبەت کوردستانی نوێ پاشکۆی هەیە. پاشکۆی ئەم جارەی کوردستانی نوێ دۆسەیە تەنیا براوەکان مێژوو نانووسنەوە. لاپەڕە دوو بە هەمان شێوە چەند بابەتێکی لە خۆگرتو و بڵاو کراوەتەوە. تەواوی بابەتەکانی دۆسێ دەتوانن کوردستانی نوێ و پاشکۆکەشی بەدەست بخەن و تەواوی زانیاری و ئەو بابەتانی کە من ئاماژەم پێدا بە کورتی و ناونیشانەکانم بۆ ئێوە خوێندەوە، ئێوە دەتوانن کوردستانی نوێ بەدەست بخەن و تەواوی زانیاریەکان بخوێننەوە. دەچینە تەوەری دووەمی پرۆگرامەکە و دەست بە گفتوگۆکانمان دەکەین کە تایبەتە بە پێشبینیەکانی کەش و هەوا بۆ ئەمساڵی کوردستان. بزانین پێشبینیەکان چی دەبێت لەگەڵ ئەوەی کە دەنگۆی ئەوە هەیە کە شەپۆلێکی بارانبارین یاخود بارانێکی بەخۆر هەرێمی کوردستان بگرێتەوانێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر ئەو بابەتە بڵاو کراوەتەوانێت کە گوایە شەپۆلێکی بارانبارین و ئەگەری دروستبوونی لافاو لە هەرێمی کوردستاندا چاوەڕوان دەکرێت. جا ئەمە ترسێکی لە دڵی هاوڵاتیاندا دروست کردووە. جا ئێمە ئەمڕۆ بۆی کە وردەکاری زیاتر لەسەر پێشبینیەکان لەسەر کەش و هەوا بزانین پێشبینیەکان چی دەبێت لەگەڵ ئەوەشدا ئەو گۆڕانکاریانی کە دروست بووە گۆڕانکاریەکانی کەش و هەوا بەرزبوونەی پلەکانی گەرمی بەرگە هەوا و پلەکانی گەرمی گۆی زەوی هەڵبەت پلەکانی یا بڵێ تێکڕای پلەکانی گەرمی گۆی زەوی بۆ خۆی 15 پلەی سەدیە. بەڵام لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا هەتا ئێستا پلەونی وێک بەرز بۆتە 16 پلەونی وە پێشبینی ئەوە دەکرێت کە هەتا ساڵی 2050 نیو پلەیتر سەر بکەوێت یا بڵێ نیو پلەیتر بەرز بێتەوە بگاتە 17 پلەی سەدی کە ئەمەش بۆ خۆی جارێکی تر ئێستا چەندە کاریگەریەکانی بەدەرکەوتووە کاریگەریەکان دوو هێندە و زیاتر دەبن لەسەر کەش و هەوای جیهان بەگشتی. ئەوە تا دەبینی گۆڕانکاریەکان و کاریگەریەکانی کەش و هەوا لەسەر جیهان بە دیاریکانی بە بەڕوونی دەبینین دروستبوونی لافاوکە لە چەند ناوچەیەک یاخود لە چەند وڵاتێکی جیهاندا لافاو دروست بووە کاریگەری گەوری هەبووە مردن و یا بڵێ زیانی زۆری هەبووە لە وڵاتی لە نیویۆرک یان بڵێ لە لیبیا لە وڵاتی چین لە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە بە تایبەت ئێستا لە وڵاتی تورکیا بە شارە کوردیەکانیشەوە لافاوێکی زۆر دروست بووە. جا ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا لەگەڵ ئەوەی لەسەر ئاستی جیهانی کاریگەری گەوری هەیە بەڵام لەسەر ئاستی کوردستان کاریگەریەکەی چی دەبێت یاخود تا ئێستا کاریگەریەکانی چۆنە لەگەڵ ئەوەی کە وڵاتی عێراق پێنجەم وڵاتێکە لەسەر ئاستی جیهانی کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوای لەسەر بەدەرکەوتووە لەگەڵ ئەوەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەوڵ دەدرێت بۆ ئەوەی کە ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا هەوڵ دەدرێت کە گۆڕانکاریەکان لەوە زیاتر نەبێت یاخود کاریگەریەکەی لەوە زیاتر نەبێت و چەندین کۆربەند و کۆبوونەوەی جیهانی ئەنجام دراوە لە دیارترینیان ڕێکەوتنامەی ساڵی 2015 پاریسە کە بە چەند خاڵێک ئاماژەی پێکرا بوو کە هەوڵ بدرێت گۆڕانکاریەکان کەم بکرێتەوە. دیلان ڕەواندسی کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی گواستنەوە گەیاندنن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادێ وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. کاک دیلان بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. جا پێم خۆشە سەرەتا لە کەشوهەوای ئەم چەند ڕۆژەوە دەست پێ بکەین کە پلەکانی گەرما نزم بۆتەوە لە هەندێک لە ناوچەکانی کوردستانە بارانبارین بۆ یاخود باران باریوە. پێشبینیەکان چیمان پێ دەڵێن؟ ئایا کەشوهەوا هەر بەم شێوەیە و بە پلەی گەرمی نزمی دەمێنێتەوە یاخودەوە تا ئەگەر هەیە کە جارێکی تر پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە بکات؟ سڵاوتان لێ بێت خان بەینتان باش. هیوادارم ئەم بەیانیە بەیانەیەکی پاییزی بێتن و ئەمڕۆ بە تەواوەتی لەسەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان هەست بە فێنکاتی و دابەزینی پلەکانی گەرما سەرتاسەری هەرێمی کوردستان هەستی پێکراوە هەست دەکەی کە لە نەجاتمان بوو لەو گەرمایی کە خەڵک پێوە دەناڵان. دەمەوێت لە پرسیارەکەت لە وەڵامی
پرسیارەکە دەمەوە باسی ئەوەت کردوتت پلەکانی گەرمە ئایا بەرزبوونەوە بەخۆ دەبینێ لە ئێستادا بە پێ و پێشبینیانەی کە هەن پێشبینی ئەوە ناکرێت کە پلەکانی گەرمە دووبارە بەرز بنەوە واتە هیچ بەرزبوونەوەی پلەی گەرمە لەم وەرزەدا بەدی ناکردووە پێشبینی ناکرێت بە نسبەت گۆڕانکاریەکانی کەشوهەواش لە ماوەی ئەم چەند ڕۆژە وەکو ئاگادارن لە 2 ڕۆژی ڕابردوو گۆڕانکاریەکان لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەدی کرا بە دابەزینی پلەکانی گەرمە 4 بۆ 6 پلە و دابارینی نمەباران لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان و دروستبوونی بارانی بەخۆر لە ناوچە شاخاویەکان و هەورە تریشقە بە تایبەت لە سنووری پارێزگای دۆک ئەم گۆڕانکاری خێرایە بۆ چەند ڕۆژی داهاتوش بەردەوامی دەبێت واتە شەپۆلی بارانبارینی کورتخایان و نمەباران لەم چەند ڕۆژەش دەبێت بە تایبەت لە سنووری پارێزگای دۆک وەکو باسم کرد لە ناوچەکانی دیکەش تا هەفتەی داوەتەوە ئەم گۆڕانکاریە دەبێت و ئاگەری دروستبوونی تۆز و خۆڵیش هەیە بەهۆی خێرایی باوە. ڕێژەی بارانبارینی ئەم چەند ڕۆژە چەند بووە کاک دیلان یاخود لە چ ناوچەیەکی کوردستاندا زۆرترین ڕێژە تۆمار کراوە؟ بەڵێ ڕێژەی دابارینی ئەم چەند ڕۆژە بە پێ و تۆمارانەی کە لای ئێمە لە وێزگەکانمان لە سەر بە بەربەرایەتی گشتی کەشناسی وەزارەتی گواستنەوە گەیاندن چەند وێزگەیەکمانەیە ئێمە لە سەرجەم پارێزگا و قەزا ناحیەکان کە ڕێژەی بارانبارین و پێشبینیەکان تێیدا با بڵێن ڕووماڵ دەکرێت و تۆمار دەکرێت لە سنووری پارێزگای دهۆک 1 ملم بارانباریە لە ماوەی ئەو 24 سەعاتەی ڕابردوو واتە ئەو ڕێژە بارانبارینەی کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بەو ئاستە نەبوو کە لە تەواوی پارێزگاکان و قەزا و ناحیەکان تۆمار بکرێت کە شایانی باسکردن بێت تەنها سنووری پارێزگای دۆ کە ڕێژەی بارانبارین لەوێ زۆر بوو 1 ملم باران تێدا باری بوو. بەڵێ جا باشە کاک دیلان پێشبینیەکان بۆ ئەم ساڵی وەرزی بارانبارین یاخود بۆ ئەم ساڵ پێشبینیەکان چیمان پێ دەڵێن بە تایبەت بۆ وەرزی زستان پلەکانی گەرما چۆن دەبێت یان بڵێ ڕێژەی بارانبارین ئەگەرەکان و پێشبینیەکان چیمان پێ دەڵێن ئەگەری دروستبوونی لافاومان هەیە وەکەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەنگۆی دروستبوونی لافاوەکرێت؟ بەڵێ دیارە بۆ ئەم ساڵ پێشبینی بەرزبوونەوەی ئاستی ئاو دەکرێت واتە لەبەرەوەی چاوەڕوانی ئەوە دەکرێت کە ڕێژەی دابارین ئاستی بارانبارین لە وەرزی زستان ئەم ساڵ زیاد بکات بۆیە پێشبینی گرتبوونەوە و کۆبوونەوەی ئاو دەکرێت بەڵام ئەگەر بچینە ناو پرسی لافاو پێم خۆشەیەشت بۆ ڕوون بکەمەوە کۆبوونەوەی ئاو زۆر جیاوازە لەگەڵ دروستبوونی لافاو چونکە لافاو بە ڕێژەیەکی ئەوەندە زۆرە کە وێرانکاریە و ئەم حالەتە یەک جار ڕوویدا لە چەند ناوچەی هەرێمی کوردستانە بە تایبەت پارێزگای هەولێر کە زەرەر و زیانی گیانی و ماڵی هەبوو ئەمە لافاوە ئەوەی ترکە لە هەندێک شوێن کۆبوونەوەی ئاو دروست دەبێت ئەمە ناتوانین ناوی لێ بنین لافاو تەنها هەندێک جار یان ئاستی دابارین زۆر دەبێتن کە دروستبوونی کۆبوونەوەی ئاو دروست دەبێت یان هەندێک کۆکاری تەکنیکی و ڕێڕەوی ئاوەڕۆ و یان دەستکاری تۆپۆگرافی ناوچەکەوا دەکات کە ئاو لە شوێنە کۆ بێتەوە. بەڵێ ئەمەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان باسەکرێکاک دیلان دەڵێ بارانێکی بەخۆڕ و لافاو دروست دەبێت کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بارانی لەو شێوەیە نەباریوە لە ماوەی سەعاتێکدا بارانی ساڵێک دەبارێت 125 بۆ 150 ملی باران دەبارێت لە ماوەی سەعاتێکدا شتی وا هەیە کە ئەمە ترسێکی دروست کردو بەڕاستی لای هاوڵاتیان ئێوە ئەم پێشبینیە پشتڕاستەکەنەوە یاخودەوە تا جارێ زۆر بۆی کە ئێمە ئەم پێشبینیانە بکرێت. بەڵێ هیچ شتێک مەحاڵ نییە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەڵام پێم خۆشە خەڵک ئەوەندە وشیارتر و وریاتر و چاوکراوەتر بن لە مامەڵەکردن لەگەڵ وەرگرتنی هەواڵ سەرچاوەی هەواڵ ئایا ئەو کەسەی کە پێشبینی دەکات یان هەواڵ لە سۆشیال میدیا دادەنێ چەند باوەڕ پێکراوە یان سەرچاوەکەی چەندە ڕسمیە. ئێمە ئەو داتا و زانیاریانەی کە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن لە ماڵپەڕی فەرمی وەزارەت و لە
پەیجەکان و لە سەرجەم ئەو بڵاوکراوانەی کە ئێمە دەیکەین لە ڕێگەی ئەو پێشبینیانەیە کە لە بەربراتی گشتی کەشناسی و مەلەرزەزانی پێشبینی دەکرێت لە ڕێی سیستەمی پێشکەوتو و ئامێری پێشکەوتو ئەمە مەزدەڕێکی ئێمە مەزدەڕێکی فەرمینەوە و داتایانەی کە بڵای دەکەنەوە بەداخەوە نابێ خەڵک بکەوێتە ژێر کاریگەری سۆشیال میدیا چونکە هەمومان دەزانین سۆشیال میدیا مجموعەیەک خەڵک ڕەنگە بە باش و خراپ بەکاری بێنێتن و خەڵکێکێ بۆ کۆکردنەوەی زۆرترین لەژێر ناونیشانی شارەزای کەشناسی دەدات. وڵی جا ئێستا شارەزای کەشناسی ئەوەندە زۆر بووە ڕەنگە کۆیان کەوە دوو فەریقی تۆپانەی لێ دروست بێ. بەڵێ باشە کاک دیلان بۆیە من عفۆم دەکەیت چنخان با بەس تەکمیلەی کەم جوابی ئەوە دەمەوە کە مەترسیەکانی لافاو بۆ ئەمساڵ. ئەمساڵ ئینکاری لەوە ناکرێت کە ڕێژەی بارانبارین زیاد دەبێت بەڵام پێدەچێت ئەو حاڵەتەی کە پێشتر لە پارێزگای هەولێر و چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان ڕوویدا ئەمە دووبارە نەبێتەوە چونکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم ئیدارەی پارێزگاکان و قەزا و ناحیەکان سەرجەم تیمەکان خراوەتە حاڵەتی ئامادە باشیەوە پێش هۆی وەرزی زستان دەست پێ بکات ئامادەکاری تەواو دەکرێت لە پاکردنەوەی با بڵێن ڕێڕەوی ئاوەڕۆکان و دروستکردنی هەندێک مەشارێک کە ڕێگر بێت لە بەردەم دروستبوونی لافاو. بۆیە ئەمە تا ڕادەیەک بۆ هەرێمی کوردستان ئەم زانیاریانە ڕاستن کە ڕێژە و ئاستی بارانبارین زیادە بەڵام پێشبینیەوە ناکرێت لافایەکی وێرانکەری سەرتاسەری هەبێتن کە ترس و دڵ ڕاوچێت لە دڵی هاوڵاتیان و هەنیشتیمانیانی خۆمان دروستکەین. جا کە دەڵێی لایەنە پەیوەندیدارەکان ئامادەکاری باشیان کردو بۆ ئەگەری دروستبوونی هەر ڕووداوێکی سروشتی کەواتە کاک دیلان ئێوە هەماهەنگێکی باشتان هەیە لەگەڵ تەواوی سێکتەرەکانی تر و لایەنە پەیوەندیدارەکانە بۆی کە پێشوەختە ئێوە ئەوان ئاگادار بکەنەوەنێ بۆی کە ئامادەکاریکی تەواویان هەبێ و ئامادە باشیان هەبێت بەرامبەر بە ڕووداوە سروشتیەکان. بەڵێ بەدڵنیاییەوە پێشبینیکردنی بارانبارین زۆر ئاسانترە چونکە وەکو حالەتی بوومەلەرزە نییە بوومەلەرزە پێشبینی ناکرێت بۆ نمونە تۆمار دەکرێت بەڵام خۆشبەختانە بارانبارین ئێمە پێشوەخت پێش ڕۆژێک دوو ڕۆژ تا بەپێی ئەو سیستەم و ئامێرانەی کە لە داتا سنتەری بەڕێوەبەتی گشتی کەشناسی و مەلەرزانی کاری لەسەر دەکەن ئەو تیمە شارەزایی کە لێوێن پێشوەختە ئەو پێشبینیانە تۆمار دەکرێت وە دەکرێت بە راپۆرت ئێمە بەرزی دەکەینەوە. بۆیە ئێمە لە پارساڵیش کە لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەم ساڵیش چ با بڵێن ئەو دام و دەستگا خەدەمی فریاگوزاریانەی کە هەیە چ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و ئەو جیهاتانەی کە پێوەستە بە ناوەندەکانی خوێندن بۆی هاوڵاتیان و قوتابیان و خوێندکاران پەچیان نەکەوێت لە کاتی دەوام ئێمە پێشوەخت لایانی پەیوەندیداری لێ ئاگادارکەنەوە ئاستی ئاو بارانبارین بەو ئاستە بێ بۆ زیاد بکاتن کە با بڵێن ڕێگەیان لێ بگرێت لە هاتوچۆ و دەوامکردن ئێمە راپۆرت بەرز دەکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ڕاگررتنی دەوام دەدایر یاخۆت هەر بڕیارێک کە دەدرێت لە تەرەفی ئەوانەوە ئەوان با بڵێن دەسەڵاتی یەکە بن. لەگەڵ بەڕێبەرایەتیەکانی هاتوچۆشە هەماهەنگێکی باشتان هەیە دروستە کاک دیلان کە ئاگاداری هاوڵاتیانەکەنەوە کە شۆفێران لە کاتی ڕووداوە سروشتیەکاندا ئەوان پێشتر ئاگاداری هاوڵاتیانەکەنەوە کە نێنە سەر شەقامەکان یاخود نێنە دەرەوە لە ماڵەکانیان. بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵ هەموو دام و دەستگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزارەتی ناوخۆ و بەڕێبەرایەتیەکانیەوە بە وەزارەتی پەروەردە و بەڕێبەرایەتیەکانیەوە و بە بەرگری شارستانیە پارێزگاکانە ئیدارە سەربەخۆکانە هەر کەسێک داوای داتا و زانیاری لە ئێمە بکاتن پێشوەختە لەبارەی گۆڕانکاریەکانی کەشوهۆ ئێمە بەدڵنیایی و هاوکارین بۆ مەبەستە و حالەتی واژ ڕووی داوە لە ماوەی ڕابردوودا بۆ نمونە مەودای بینی کەم بووە چ بەهۆی خۆڵبارینەوە بەیان بەهۆی تەمومژ و دروستبوونی تەمومژەوە بە ئێمە پێشوەختە لایانی پەیوەنددارمان لێ ئاگادار کردەوە بۆی هاوڵاتیان هەندێک ڕێگا هەیە بەکاری نێنن چونکە مەودای بینینی تێدا کەم بووە. باشە کاک دیلان لە هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی عێراقیشدا ئێمە دەستگایەکی پێشبینی هێندە پێشکەوتومان هەیە کە دوور مەودا بێت یاخود ئەوەی کە هەیە تا ئێستا زیاتر نزیک مەودایە.
من بەڕاستی بە حکمی و تەبێژی وەزارەتم بەڵام زانیارم لەبارەی و پرسیارەی جەناب تو هەیە کە اختصاصی منیش نییە پێشبینیکردنی کەشناسی دوورخایەن لە هیچ سیستەم و تەکنەلۆژیایشی دنیا بۆ شێوازە نیە تۆ بتوانانی بۆ نمونە یەک مانجی تر چ ڕوو دەدا هەموو ئەو سیستەمانەی کە لە دنیا و لە وڵاتانی پێشکەوتوش بەکاردێن ئەو پەڕی تا هەفتەیەک تا 10 ڕۆژ دەتوان پێشبینی گۆڕانکاریەکانی کەشەوا بکەن ئەمەش تەنها بۆ حاڵەتی بەرزبوونەوەی پلەی گەرمە و دابەزنی پلەی گەرمە و گۆڕانکاری لە دابارین و هەور و بەفربارین بەڵام بۆ مەسەلەی بۆ نمونە بوومەلەرزە تا ئێستا تەکنەلۆژیای دنیا وڵاتانی پێشکەوتو نەیانتوانێت پێشبینی بوومەلەرزە بکەن بۆیە تەکنەلۆژیا زۆر جار ئاسانکاری ناکات لە بواری کەشناسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا چونکە ئەمە حالەتێکە سروشتیە و لە دەسەڵاتی مرۆڤایەتی نییە. بەڵێ باشە جا کە پێشبینیەکان بۆ بوومەلەرزە نییە ڕۆکو بەڕێستان ئاماژەتان پێدا بەڵام ئەی پێشبینی هەیە بۆ خۆڵباری هەڵبەت لە کاتی گۆڕینی وەرزەکاندا لە بەهار بۆ هاوین لە هاوین بۆ پاییز ئەگەری خۆڵبارین یاخود دیاردەی خۆڵبارین زیاد دەکات. دیاردەی خۆڵبارینەکان پێشبینی کراوە؟ بەدڵنیایی خۆڵباریش چەند جار ئێمە ئەگەر ئەوانەی کە متابعن لە ماڵپەر و با بڵێن پەیجی وەزارەتمان بەردەوام ئێمە پێشبینیەکان بڵاو دەکەینەوە کە بەیانی حالەتی خۆڵبارین لە فلان ناوچە دەبێت لەو شوێنە دەبێت ئەمە لە نێوان وەرزەکان با بڵێن لەو کاتانەی کە با بڵێن وەختی ڕاگواستنی وەرزەکان لە وەرزێک بۆ وەرزێک بە تایبەت لە بینی هاوین و پاییز بۆ زستان ئەمە زۆر جار بەهۆی خێرایی باوە بە حکمەوەی عێراق بە گشتی ڕێژەی سەوزایی کەمە سەر ئاسی دنیا و بەهۆی خێرایی باوە لە هەندێک شوێن ئەو بەرزبوونەوەی تۆز و خۆڵە دروست دەبێتن و ئێمەش لە هەرێمی کوردستان ئەو بەرکەوتەی ئەو تۆز و خۆڵە دەبین زۆر جار. بەڵێ دەستخۆش دیارەی دوورگەی عەرەبی و هی باشوور و ناوەڕاستی عێراقا. بەڵێ دەستەکانە خۆش بێت لەسەر بابەتی پێشبینیەکانی کەشوهەوا هیچ شتێک ماوە کە باسمان نەکرد بێ هیچ زانیاریەک لایە کە لە درێژەی بەرنامەکەدا ئاماژەت پێ نەکرد بێت و لە کۆتاییدا بتەوێ ئاماژەی پێ بدەیت؟ بەڵێ ئەوەی کە پێویست دەکات بۆ ئەم چەند ڕۆژەیدا و ئاماژەی پێ بکەین لە گۆڕانکاریەکانی کەشەوە پلەکانی گەرما پلەیەکدا دەبەزێت و لە سنووری بەڵێ سپاس بۆ کاک دیلان ڕەوەندزی کە نەمانتوانی لە کۆتاییدا گوێبیستی دوایین زانیاریەکان بین لەسەر پێشبینیەکانی کەشوهەوا بۆ چەند ڕۆژی داهاتوو بەڵام بە هەر حاڵ زۆر سپاسیەکەین کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندن و لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. زۆر سپاس کاک دیلان. بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی ئینفۆیە کە چەند زانیاریەکی کورتی تێدا کۆکراوەتە با بزانین زانیاریەکانی ئەم جارێ بڕگەی ئینفۆمان خۆی لە چیدا دەبینێتەوە. دوای ئەوەی لە کاتی یاریکردندا 8 دەرزی ژێرپێستی قوتدا بوو بە گوێرەی ماڵپەڕی ئەل-ئیتیحاد بێ دکتۆر ئیفرایم سالسا دەڵێت کاتێک لە ژووری نەشتەرگەری بووین سکی ئەو منداڵەمان کردەوە چەند پارچە کانزایەکمان دۆزیەوە بە تەواوەتی درکمان بەوە کرد کە دەرزی ڕاستەقینە بن ئەو دەرزیانەی مناڵەکە قوتی داون لەناو ئەو دەرزیانەدا بووبێتن کە دایکەکە کاری کوتانی ئاژەڵەکانی لە کێڵگەکەدا پێدەکرد بە پێی زانیاریەکانیش دوای نەشتەرگەری ژیانی مناڵەکە مەترسی لەسەر نەماوە قوتانی دەرزییان دەمبوست زۆرجار نەک تەنها مناڵات بەڵکو گەورەکانیش ڕوبەڕوویان ڕووداوە دەبنەوە بەهۆی ئەوەی بۆ پاکردنەوەی دانیان بەکاری دەهێن و لەگەڵ هەناسە هەڵکێشان بەبێ ئاگایی دەستنە قوڕگیانەوە ئەوەش مەترسیەکی زۆر لەسەر ژیانیان دروست دەکات ئەگەری هەیە کەسەکە تووشی ژەهراوی بوون و خوێنبەربوونی قوڕێک ببێت. ئامارێکی ئەم دواییە کە لەلایەن ڕێکخراوی نێودەوڵەتی ئێزمانیەوە بڵاو کراوەتەوە ئاشکرای کردووە تاچی عێراق
ساڵانە پێویستی بە 66,000 دلار هەیە بۆ ئەوەی بتوانێت ژیانێکی خۆش بژی. بەپێی ئامارەکە کە 174 وڵاتی جیهانی لەخۆ گرتبوو لە نێویاندا عێراق تیشکی خستۆتە سەر تێچوونی ژیانێکی بەختەوەر لەو وڵاتەدا. عێراق لە ڕزبەندی وڵاتانی سوور و زەردایە، واتە ئەو وڵاتانەی کە پێویستیان بە پارەیەکی زۆرە بۆ ئەوەی خۆش بژیت. بەپێی ئەمە تاکیشی عێراق ساڵانە پێویستی بە 66,000 دلار هەیە بۆ ئەوەی ژیانێکی بەختەوەر بژی کە یەکسانە بە 5,500 دلار لە مانگێکدا. کۆمپانیای ئێسمانی کۆمپانیایەکی جیهانی و لە ساڵی 2019ەوە دامەزراوە لە بواری خزمەتگوزاری بانکیدا کار دەکات و بارگا سەرەکیەکەشی لە شاری بۆلینبۆرنە لە ئوسترالیا. هەندێک کەس وا هەز دەکەن خواردنی ناوشی هەنار دەبێتە هۆی تێکچوونی کۆئەندامی هەرس وەکو قەبزی یان تەنانەت گۆڕانی پێکاتە ناوەکێکە لە ناو ڕێخۆڵە تا ئاستی گیرانی ڕێخۆڵە بەهۆیەوە. بە گوێرەی ماڵپەڕی کۆنسڵتۆبێ نیوکوب ناوچی هەنار 3.48 گرام ڕێژاڵی تێدایە کە دەکرێت یارمەتی دەربێت بۆ باشترکردنی دروستکردنی کۆئەندامی هەرس و پاراستنی تەندروستی ڕێخۆڵە. هەروەها یارمەتی دەرە لە کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشەکانی دڵ و شەکرە و کۆنتڕۆڵکردنی کێش لە ماوەیەکی درێژخایاندا. تۆی هەنار کالۆری کەمی تێدایە بەو پێی لە نزیکەی 100 گرام لەم ناوکانە نزیکەی 83 کالۆری هەیە. لەبارەی ئەوەش کە دەپرسنایە گرنگی ناوشی هەنار سەلامەتە، بەڵێ، چونکە ناوشی هەنار چەندان مادەی خۆراکی چەندروست و دژە ئۆکسانی تێدایە. هەروەها تایبەتمەندی دژە هەوکردنی تێدایە. تەنانەت بۆ زۆرینەی ڕەهای خەڵک بە سەلامەت دادەنێت وە دەکرێت بەبێ نیگەرانی بیخۆیت و بەڵام مرۆڤ دەبێت ئاگاداری ئەوە بێت کە نابێت زیادەڕۆیی لەو خواردنەدا بکرێت، لەوانەیە ببێتە هۆی گیرانی ڕێخۆڵە و لە چەند حاڵەتێکی دەگمەندا. ئەمە ترسیا زیاترە بۆ ئەو کەسانەی کە بەدەست قەبزی درێژخایەنەوە دەناڵێنن. ڕەنگە مێرۆکان خۆراکێک بن کە زۆر کەس لەیان دوور دەکەوێتەوە و بە قێچەوەن لێیان دەڕوانێت، بەڵام توێژینەوەیەکی نوێ کە لە گۆڤاری ساینسدا بڵاوی کردوتەوانێ دەرکەوتووە کە توخمە خۆراکیەکانیان دەبێتە هۆی باشترکردنی پرۆسەی گۆڕانکاری خۆراک. توێژەرانی زانکۆی واشنگتن لە سانت لوئیس لە توێژینەوەیەکدا خۆراکیان بە مشکەکان داوە کە مادەی چیتین لە خۆ دەگرێت. ئەم مادەیە لە ئێسکەپەیکەری دەرەوەی مێرۆکاندا دەبیندرێت. کاریگەری کۆتایی ئەو خۆراکە بەرهەمهێنانی ئەنزیمێکی ناوازەی ڕێخۆڵە بووە بە ناوی AMKs کە پێویستە بۆ هەرسکردن. هەروەها چالاکردنی ئەو خانانەی کە شانە چەورەکان ڕێک دەخەن. بە گشتی شیردەرەکان ئەنزیمێکی بەهێز بەرهەم ناهێنن کە بتوانن ئەو شەکرە قورسانەی دەیخۆن بیشکێنن، بەڵام پێدەچێت چیتین جیاواز بێت چونکە هاندەری میتاپۆلیزمە. هەندێک بەڵگە ئەوە دەردەخەن کە شیردەرەکانی کۆن بە ڕێژەیەکی زۆر زیاتر لەمڕۆ لە مێرۆکانیان خواردووە. هەروەها توێژینەوەکان ئاماژە بەوە دەکەن کە هەندێک لە شیردەرەکان زۆر لەمەوبەر خۆیان لەگەڵ هەرسکردن چیتین گونجاندووە. توێژینەوەکە باس لەوە دەکات کە مێرۆکان نەک تەنها سەلامەتن بۆ خواردن، بەڵکو دەتوانن مادە خۆراکیە گرنگەکانیش دابین بکەن وەکو پرۆتین و هەندێک لە زانایان کە پێیان وایە دەبێت بەشێکی گەورەتر لە ژەمەکاندا تەرخان بخین بۆ خواردن. بینەران و بیسەرانی خۆشەویست، لەگەڵەوەی کە لە درێژەی پرۆگرامەکەدا چەند بڕکۆ بابەتێکی هەمەڕەنگ و چەند زانیارێکی گرنگمان بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیان، لەگەڵەوەشدا دوو تەوری سەرەکیمان هەبوو کەم ڕۆگفتوگۆمان لەسەر کرد. تەوەریکیان تایبەت بوو بە پرۆسەی پەروەرجە و تەوەریکیان تایبەت بوو بە پێشبینیەکانی کەش و هەوا. لێرەدا گەشتینە کۆتایی پرۆگرام و بە بابەتێک کۆتایی بە بەرنامەکە دەهێنێت تایبەت بە ئەستێرەی درەوشاوی هونەری کوردی هونەرمەند شەماڵ سائیب. دەگەینە کۆتایی پرۆگرام بۆ هیوایی کە سوتانە بڕکۆ بابەتەکانی ئەمڕۆمان بینی بێت و گوێبیستی بۆ بێتن سوتانە بینی بێت. کاتێکی خۆش بۆ گەشتدایەکتان بەم بابەتی شەماڵ سائیب کۆتایی پێدێنین. خواتان لەگەڵ.
شەماڵ سایب هونەرمەندە نوێگەرەکەی کورد پەیوەندی لەگەڵ نازم غەزالی چۆن بووە؟ ناخۆشترین بابەت لە ژیانیدا چی بوو؟ شەماڵ سایب هونەرمەند و میوزیکژەن و مامۆستایەکی دیار و ناسراوی کوردستانە پێپێشەنگی نوێکردنەوەی گۆرانی کوردی دادەنرێت و خاوەنی دەنگێکی خۆش و بەسۆزە ئەم هونەرمەندە وە چەرخانێکی گەورەی لە بواری هونەری کوردیدا کرد و یەکەم کەس بوو لە دەرەوەی ستۆدیۆ گۆرانی و کلیپی تۆمار کرد شەماڵ سایب ناوی تەواوی شەماڵ جەلال ئەحمەدە و لە 12 کانونی یەکەمی ساڵی 1930 لە شاری سلێمانی لەدایک بووە ئەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی بۆچی خەتەی من چییە بەخوا گوڵایم نییە وام ئەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی ئەو کوڕی بنەماڵەیەکی خانەدان و ناسراوی سلێمانی بوو جەلال سایبی باوکی قایمخان بوو لەبەرەوە زۆر شار و شارۆچکە گەڕاوە دوای تەواوکردنی قۆناغی خوێندنی سەرەتایی چووەتە کۆلیژی مەلیک فەیسەڵ لە بەغدا کە بە ئینگلیزی وانەی تێدا دەخوێنرا و تەنیا خوێندکارە یەکەمەکانی عێراقی وەردەگرت لە ساڵی 1951 لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا وەرگیراوە و بە شێوەی ئەکادیمی میوزیکی خوێندووە دواتریش لە ساڵی 1956 خوێندنی زانکۆی تەواو کردووە و بڕوانامەی بەکالۆرۆسی لە مێژوو وەرگرتووە و کراوە بە مامۆستا لە دواناوەندی عەزەمیەی کوڕان لە ساڵی 1959دا بووە تا مامۆستای بابەتی ڕۆشنبیری مۆسیقا لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا بۆ تەواوکردنی خوێندی باڵا لە ساڵی 1963 ڕۆشتووە بۆ ئەمریکا ماستەری لە ئەدەبدا وەرگرتووە لە ساڵی 1970 گەڕاوەتەوە بۆ کوردستان و بۆ بە مامۆستای یاریدەدا لە زانکۆی سلێمانی دوای ئەوەی زانکۆکە دەگوێزرێتەوە بۆ هەولێر شەماڵیش دەچێتە هەولێر و تاوەکو ڕۆژی کۆچی دوایی لەوێ دەمێنێتەوە نوێگەریەکانی شەماڵ سایب پێش سایب هونەرمەندانی کورد هونەرەکان زیاتر گوتنی مەقام و بەستە فۆلکلۆریەکان بوو بەڵام شەماڵ ئەگەرچی سوودیشی لە فۆلکلۆر وەرگرتووە بەڵام مەقام و بەستەی نەدەگوتەوە لەو ڕۆژگارەوە بە پێویستی زانی کۆمەڵێ ئاوازی نوێ دابنێت لەژێر کاریگەری ئاوازە عەرەبیەکانی فەرید ئەتڕەشدا کۆمەڵێک ئاوازی نوێدانا و ڕۆحێکی کوردیانەی بەبەردا کردن بۆ یەکەم جار لە ساڵی 1961 سرودی نیشتیمانی ئەیڕەقیبی بە هاوکاری موزیکژەنی بەتوانە جەمیل بەشیر لەسەر قەوان تۆمار کردووە کە شعری دڵدار و ئاوازەکەشی شێخ حوسێن بەرزنجی بوو لەسەر ئاستی عێراق و کوردستان یەکەم هونەرمەند بووە گۆرانیەکانی کلیپ کردووە پێشڕەو بووە لەوەی کۆرسی هێناوەتە ناو گۆرانی کوردی و گۆرانی بۆ منداڵان گوتووە گرنگی داوە بە گۆرانی دووقۆڵی دوێت لەگەڵ ژندا گۆرانی زلێخاشی بە شێوەزاری کرمانجی ژوورو گوتووە لە گۆرانیەکانی شەماڵ ئەرێ لەیلێ هەی بەردە بەردە ئازیز بەهارە هاوار سەد هاوار بۆ هاتی زلێخا پێم بڵێ شوانە هۆشوانە وەرە وەرە جوانین ئێمە جوانین بۆ تۆیە دڵ بۆ تۆیە حوصاو شوانم کرد تا قدریان زانیم حوصاو شوانم کرد تا قدریان زانیم کارەکان داتێم لە بریشەتە شوانیم شوانە 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 رەنجاوە بەستە نەنداوە ئەنە قەولەم داباتۆ بەستە نەنداوە وەک نووسەرێکیش چەند بابەتێکی لە گۆڤاری گەلاوێژ و ڕۆژنامەی ژیندا دەربارەی هونەری مۆسیقا و ئاوازی کوردی نووسیوە پەیوەندی لەگەڵ نازم غەزالی شەماڵ سایب لە ساڵی 1947 چووەتە ڕادیۆی کوردی لە بەغدا
علی مەردان، تایر تۆفیق، ڕەسوولگەردی، حەسەنی جزیری، باکووری، نەسرین شێروان و محەممەد عارف جەزراوی پێشەنگی هونەرمەندانی کورد بوون کە لە بەشە کوردیەکەی ڕادیۆی بەغدا کاریان دەکرد. شەماڵیش دابەشکردنی مۆسیقای بۆ دەکردن و سەرپەرشتی تیپە مۆسیقاکەشی دەکرد و گۆرانیشی دەگوت. هونەرمەند و حەیرانبێژی ناسراوی کورد ڕەسوولگەردی دەڵێت لە ڕادیۆی کوردی ئەمن حەیرانبێژ بووم. کاکە شەماڵ گۆرانی دەگوت و مۆسیقاشی لێدەدا. نازم غەزالی زۆر کاکە شەماڵی خۆش دەویست. ڕای کاکە شەماڵی وەردەکرد لەسەر گۆرانیەکانی خۆی. نازم غەزالی ئەو کاتا گۆرانی بێژێکی بە ناوبانگی عەرەب بوو، بەڵام شەماڵی بە مامۆستا دادەنا. عيرتني بالشيب وهو وقار ليتها عيرت بما هو کاریگەری فەرید ئەتڕاش. شەماڵ هەر لە منداڵیەوە بە کاریگەری فەرید ئەتڕاش فێری عورجەنین بوو. بۆ خۆی دەڵێت من زۆر متەئەسیر بووم بە فەرید، بەڵام خۆم ئیبداعم هەبووە و ئاوازم داناوە. لەو ئاوازانەی کە بۆ گۆرانیەکانی خۆی دایناون و جەماوەری پێ پەیدا کرد و ناوبانگی بە کوردستاندا بڵاو بووەوە، کاریگەری شێوەی ئاواز و وتنی گۆرانی و نەرمەندی ناسراوی عەرەب فەرید ئەتڕاشیان زۆر پێوە دیار بووە. تەنانەت لە عورجەنینەکەشی لە ئاساییەکی تەواوی فەریدی دەکردەوە. ئەو کچەی لە کۆرسی گۆرانیەکانیدا بەشدار بووە. شەماڵ سایب لە بەشی عەرەبی ڕادیۆی بەغدا کچێکی دەنگخۆشی دۆزیەوە. ناوی ساهیرە بوو، نابیناش بوو. باوکی میسری و دایکی یۆنانی بوو. سەرەتا ناوەکەی گۆڕی بۆ گەلاوێش. دواتر هەموو شیعرە کوردیەکانی پێدەگوت و ئەویش خێرا لەبەری دەکردن. ساهیرە لە کۆرسی گۆرانیەکانی شەماڵ بەشدار بووە. ناخۆشترین بابەت لە ژیانیدا. شەماڵ وەک خۆی گوتوێتی ناخۆشترین کات لە ژیانمدا ئەو کاتانە بوو کە عودەکەم تیایدا دەفرۆشت لەبەر بێپارەیی. لە 8 تشرینی دووهەمی ساڵی 1986 شەماڵ سایب بە نەخۆشی شێرپەنجە لە هەولێر کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی سەیوان لە سلێمانی بە خاک سپێردا. ڕەبینە ڕەحمەت، گەلی کوردستان.